گەرم و گەشتین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبینە میوانی ماڵەکانتان. ژنانی ئێران زیاتر لە 4 لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەدیل کراون. هەر کات بۆ دەستەبەرکردنی مافەکانیان دەستیان داوەتە ناڕەزایەتی بە درڕندانەترین شێوە سەرکوت کراون. ئەمری واقعەوەیە کە پێشێلکردنی مافی ژنان لە کۆماری ئیسلامیدا وەکو نیشانێکی ئیدۆلۆژیکی لێ هاتووە. سەرڕای هەمووی ئەمانە سەرکوتی ڕژیم نەیتوانیوە چۆک بە کۆمەلگای ژنانی ئێران بدات. ژنانی ئێران لە بەرامبەر ئەو نیشانە ئیدۆلۆژیەکەی ڕژیم وەستاون و لە پێناوی بۆ بەدەستهێنانی مافەکانیان تەنانەت گیانیشیان بەخ کردووە. دژایەتیکردن لەگەڵ تەواوی پێشێلکاریەکانی مافی ژنان لەلایەن ڕژیمەوە لە ماوەی 4 ڕابردوودا بەردەوام پەرەی سندووە و ژنان دژی ئەو یاسا پیا و سالارانەی کە کۆماری ئیسلامی پشتیوانی لێ دەکا بوێرانە وەستاون. جێگای دڵخۆشیە کە پێداگری ژنان لەسەر مافەکانیان زۆر جار ڕژیمی ناچار بە پاشەکشێ کردووە. بەڵام لە کۆمەلگای کوردستان هەڵاواردن بێبەشی توندوتیژی و ئازارەکانی دژبژنان هەژمار ناکرێت و دەسەڵاتی کۆماری ئیسلامیش بە شێوەیەکی سیستماتیک و بە شێوەی ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ ئەو دۆخەی بۆ ژنانی کوردستان سەخت کردوەسەوە. جیا لە هەڵاواردن و توندوتیژی دەوڵەتی و یاسایی، هەڵاواردن و توندوتیژی سیاسی کە ڕژیم لە ڕێگای ستەمی ملیەوە بەسەر ژنانی سەپاندووە یەکێک لە گرنگترین شێوەکانی ڕژیمە کە جێگەی سەرنجدان و لێکۆڵینەوەیە. بۆ چاوتێکردنی ئەم بابەتە میوانداری هاوڕێڕۆیە مەحمودی ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵین کا لە ڕێگەی سکایپەوە میوانی بەرنامەکەمانە. فەرمونون بۆ بینینی ئەم بەرنامەیە. هاوڕە ڕۆیا بەخێر بێن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری و سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. یەکدەنیا مەمنون منی سڵامت لە خەمەت خۆت و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هاوڕێ ڕۆیا دۆخی ئێستای بزوتنەوەی ژنان لە ئێران و کوردستان چۆن دەبینن؟ بڵێ بەلەوە کە بڕمە سەر دەقیق پرسیاری ئەلعانە لە وەختی ئەلعانە چۆنە حەزەکەم مقدارێ لە ڕابطەی گوزەشتا قسە بکەم. باس لەسەر ئەوە بکەم کە چۆن ئەسڵ ئەم جەریانە وایە پێات کە مبارزەی ژنان بۆ مبارزەیەکی ئاوا لە جامعە. ساڵگەل 57 وەختێ مردماتە دەرەوە و حکوومەتی پەهلەویان دەرخاستەوەیانەکە کە بەرحاڵ تەزاوراتێکمە بۆ کەم حکوومەتی پەهلەوی بڕۆکنن بەداخەوە حکوومەتێکی باش حکوومەتی جمهوری ئیسلامیاتە سەرکار و لەو سەردەما بووە باعث ئەوە کە جمهوری ئیسلامی بۆ باعث ئەوە کە نیمەی لە جامعەی ئەسڵ تەوەجۆ پێ نەکەن مەخسوسە مەسئلەی ژنان بوو. مەسئلەی ژنانی وەختن خستە پشتکار دوایەوە بە زۆرێکی فرەی وارد بە جنبشی ژنان کرد. یەکێکی لەوانە ئەوە بوو کە فرێک لە ژنەکان ئەو سەردەمکە کاریانە کرد متەسوانە بێکار بوو. حتا ئەوانە کە مەسەڵەن لە ئەرتشا کاریانە کرد یا لە سفارەتە کاریانە کرد یا مەسایلگەل قەزایی بەدەستیانەوە بوو ئەوانەتر ئیجازەی کاریان پێ نەدریا لەو محیتگەلە بە دەلیلەوە فقط جنسیان ژن بوو. ئەم مەسئلە بووە باعث ئەوە کە ژن خانەنشین بکرێ. زڵم و زۆرێکی فرێ هاوردە سەرکار مەسئلەی حجاب و مەسئلەی ناموس و ئەوانی هاوردە بەرکار کە بووە بە باعث ئەوە ژنان لە فرەتر گەڕنەوە بەرەو دووە لە جیایە و بەرەوبەر بڕن. لە حاڵێکە ئینقلاب کریا بۆەوە کە خاستگەلێکی باشتر چولان لە جامعە بەدیل بێت وەضعیەتی اجتماعی وەختە باشتر بێت. مەسئلەی وەختە ژنان لە ئەرسەی چە سیاسی اقتصادی جامعە وەختە هاوکاریکەن و هاوبەش بن. بەڵام بەرعەکسی دەرات بۆ ئەم ئینقلابە. بەداخەوە لەو دەورانیژات بەرحاڵ وەختە ئەحزابگەلی چەک وجودی بوو بەڵام ئەو ئەحزابگەلە جوابووی ئەو مەسئلەی ژنانە نەبوون. نەیانتوانی وەختە بە هەر حاڵ وەختە پشتیوانی کەن لە مبارزەی ژنان باین کە ژنان ئەوسکان دفاعیان کرد لە خۆیان بەرحاڵ هاتنە دەرەوە مەسئلەی خۆیان یان مەترەح کرد. ئەو ئەحزابە چەکە لەو دەورانە فقط یەک مەسئلەی بوو مەترەح بوو ئەوش مەسئلەی ئیمپریالیسم بوو کەوە یەزانی ئیمپریالیزم گەورەترین خەتەرە بۆ جامعەی ئێرە. جمهوری ئیسلامی ئەحزم لە بەرچاو نەبوو
کە لە لای دەستیەوە بوو کە وشتە زەڵم و زۆریاکە کە نیمەی لە جامعەی خستە ماڵەوە، بەڵام ئەوان ئەو مەسئلەیانە بۆ مەترەح بوو و مەسئلەی ژنان کەفتە پشت. بەڵام ژنان هیچ وەخت حتا لەو دەورانە ئابۆ شەرایەتەوە هیچ وەخت دانەنیشتن، بە هەرحاڵ فشاری فرەیان بەسەرها، زیندانی کردیان، بێحورمەتی پێیان کردیان، شکنجە دریان، تەبعید کردیان حتا، بەڵام هەر وێستیان و لەبەر خاستەکانی خۆیان پافشاریان کرد و تەلاشیان کرد بۆ کە بە هەرحاڵ بە ئامانج و ئاینەکانی خۆیان بگەن. ئەوە لە فکریان نابوو کە بەرحاڵ جامعەیەکی بەرابەر، جامعەیەکی باش، جامعەیەکی کە سەربەخۆی بێ، مەسەب لە دەوڵەت جیا بێتەوە، ئەوانە بوو. بەڵام بەداخەوە نەکریا و حکوومەتی جمهوری ئیسلامی فرەتر و فرەتر فشارەکانی فرەتر کردەوە، کارێکی کرد کە بە هەرحاڵ فرەتر ژنگە لە بڕنە گۆشەی ماڵەوە و دەستیان کۆتاتر بێ لە مەسایلگەل ئیجتماعی و سیاسی و بە هەرحاڵ اقتصادی. ئەوە شتێکە کە بە هەرحاڵ بێ. ئەگەر هەڵگەڕینەوە سەر سوالەکەی تۆ، بە هەرحاڵ ئەم مەسئلەیەکی تەبقاتیە، مەسئلەیەک نییە کە مەسئلەیەک بێ مربوط بێ بە یەک منتەقەیەکی بێت. ئەم مەسئلەیەکی تەبقاتیە و ئەوەشێ بە چاوێکی تەبقاتی تواشایەکەی. ئێمە مەسئلە لە ئێرانە، ئێمە تەنها یەک مشکڵمان نییە، ئێمە لە ئێرانە 5 ملیەتین، بە هەرحاڵ چەند ملیەتین، بە فەرهەنگی جیاوازە و بە زیوانی جیاوازە و بە حتا بە مەسەبی جیاوازی ژۆبین. ئەمانە گشتێتە باعث مەشغەڵە مەسئلەی ژن تایبەت بە یەک منتەقە نییە، بل لە بازێ مەناتقە ئەسڵ وەختە مەسئلەکە وهاسا وها بەرچاوە کە فرێچ گەل تریشە هینە حالە ژێرینە. منێ وەک کورد فقط فشاری وەک ژن نییە بەبان سەرمەوە، فشاری مەسەبیەکەم هەست کە سنی، فشاری چوزانم مەسئلەی زوانەکەمە کە کوردم، ئەوانیژە گشتیا بەسەر ئەو زەڵم و زۆرگەرەس لە هەر جێکە بە نۆعێک و بە تایبەتمەندی بەخۆی هەست. دوایێژە حتا لە ئەگەر مناڵێکی یاختە کورد نشینیش بم، بازم منێ وەک ژن تەک ژنێکی ترە هاوسای دەسەکەما جیاوازی فەرقم هەست. ئەوە کە منێ کە سەوادم هەستە کچێکە کە بێسەوادە جیاوازیات یا ژنێکە بە هەرحاڵ کە لە رابطەی اقتصادیە دەستیا لە گیفان خۆیان تا کەسێکا کە بە هەرحاڵ چاوەنتەزارە کە شووەکەی یا باوکەکەی یا براکەی پوڵی ببا ئاسمان تازایی فەرقەکە. بەو دلیلە من وازانم ئەم مەسئلەیەکی تەبقاتیە و ناتوانێت بخەفێت و تا وەختێکیش کە باوەڕمان بێت بە تەبقە، کە تەبقە وجودیە، بە هەرحاڵ مبارزەی ژنانیش لەو ئەرسا وجودیە، جا بە هەر نوعی بعضی وەخت ئەم مبارزەکە لە مبارزە گەلێکی طولانی مدەتە، بە مدەتای طولانی ئدامێت، بعضی وەختیش بە هەرحاڵ کۆدا مدەتە و بە هەرحاڵ حکوومەتی جمهوری ئیسلامی ئەو مبارزەکە لە ئەخەفنێت لە بینیەوە و ئەوانیژەوە بە هەرحاڵ ئەوینێ کە نەقشیان نەس لەو مبارزەکە لەو تێنەمەیان بە نوعێ لە بینیانەوە نابودیانەکەیان خاتە زیندانیا تەبعیدیانەکە یا بە هەرحاڵ بێحورمەتیان پێکە، دەستیان لەو مەسایلگە لە جەمەوێتەوە. وەلێ خۆشبەختانە ژنانی ئێران بە تۆری کولی تاڵعانە تەنیان نەداگە پێوە، بە هەرحاڵ هەرواوتن کەم و کەسری فرس، وەلێ داوای خاستگەر مەتاڵباتی خۆیان ئەەکەن. هەڵگەرمەوە لەسەر مەسئلەی من باسم کرد، مەسئلەکەم باس کرد مەسئلەیەکی تەبقاتیە، بەو دلیلەیەژم تەبقاتیە. ئەگەر لە تارانە مەسایل ژنان بە نۆعێ ترە خاستەکانیان چتگەلێ ترە، بەڵام لە مناطقی وەک ئێمە وەک کوردستان و بەلوچستان یا مناطقی عەرەب نشین ئەوانە خاستەکانیان جیاوازیە، بە دلیل جغرافیایی تەأسیری هەست، بە دلیلی فەرهەنگی تەأسیری هەست، بە هەرحاڵ وەضعیەتی اقتصادی جامعە لە چه جامعەیەکا بیت و چۆن بیت و حتا خانەوادەوەمانە تەأسیری هەست. ئەمانە چگەلێکە دەسا بە دەستیەکەوە کە تۆ بتوانێ فرەتر تەوەجۆکەی بەم مەسئلە کە خاستەکانی ژنان چییە. وای بازی چگەل هەست کە خاستی عمومیە گشتی لە سەفحێکا مەخصوصەن مەسەڵەن حجابی ئیجباری مەسئلەیەکی تواوەتیە، تەبعیز و نابەرابەری. بەڵێ تەبعیزی نابەرابەری بە هەرحاڵەوانە چگەلێکە کە وجودیە و ئەتوانی بیژی ئامیە، ولی بازێ چگەل تەبعیزی مەسەڵەن تەبعیزی مەسەبی، تەبعیزی زوانی، تەبعیزی نژادی، ئەوانە مەخصوصە بە بازێ بەشگەلتر کە ستەمی ملی
بەڵێستە ملی یەکی لەوانەسەکە واقعاً خۆمان من و تۆ کەلعانە هەین قەشنگ باشکرا ئەیبینی بڕیتە وەختی ئەچیتە مەناتق گەلێکی وەک ئێران فرێک لە منتقەی کوردەواری ژنانی کوردەواری وەختی یا ئەسڵ بە تۆ پیاگۆژن ئەچوە مەناتقی بۆ کاریا بۆ هەر شتێک کامڵەن مشەخەص بوو ئەیان وتەمانە کوردن سنی زوان سنی مەذهبن چوزان دەرەجە دوون لە جامعە بەوە ئەمانیان ناسی ئەوانە تەبعیض گەلێکە کە وجودیە جایزە تۆ فکر کەرەوە تەبعیضی هەم ملیەتیت بێ هەم تەبعیضی مەذهبیت بێ هەم تەبعیضی جنسیەتی ژێ بێ بزانە چەند فشارێکا بەسەرتە کە لەو جامعە بیت بە هەر حاڵ وەلێ خۆشبەختانەش شتێ بیژن ئێمە لە منتقەی کوردەواریە دروستە لە ئەوڵی ئینقلاب بۆ دوو حزب بوو حزبی دموکرات بوو حزبی کۆمەڵە بوو کە تازە بە هاتووە بە هەر حاڵ سەری دەرێناوە کۆمەڵە ئاشکرا بوو لە جامعەی کوردەواریە وەلێ چونکی نەخشێ مهمی بوو واقعاً ئەو دەورانە ئینسانگەلێکی ڕۆشن فکر ئاگا کۆمونیست چەپ سەردەمداری ئەو حزبە بوون کارێکیان کرد کە منتقەی کوردەواری کامڵەن جیاوازی لە منتقەگەل ترا لە ڕابطەی مەسائل ژنانە یەکێک ئەوە بوو کە بەرحاڵ کۆمەڵی حزبێ بوو کە لە سەرتاسەری ئێرانە ژنانی دعوەتی کرد لە ژنان کە بێنە ناو سەفەکەی دفاعی کرد لە حقوقی ژنان بە تواوەتی لە ڕابطەی مەسئلەی تەبەقاتیا چوو بۆ مەسئلەکە نە لە ڕابطەی مەسئلەیەکی فقط جزئی کە ڕابطەیە فقط بە مەسئلەیەکی ژنانە ئەگەر مەسئلەی جامعەی وها تەوزیحدا کە بەرحاڵ ئەگەر ژنان لە سەفی بەرابەری پیاوانانە ناتوانێت جامعە مشکلات و موازاتی خۆی حەلکە ئەوە فرە شتێکی مهم بوو لە جامعەیەکی کوردەواریە کە جامعەیەکی مەذهبی کۆنەپەرست مەرسالاریانە بوو بەڵام توانی جەماعەتی ژنی باش بخاتە ڕێدەی خۆی بخاتە سەفی خۆی کە بتوانێت ئاگاکەرەیەکە لە جامعە بتوانێت ژنان بە سفوفی خۆی شڕۆکە ئەوە بووە باعث ئەوە کە ژنانی کورد جیاوازیان بێ نسبەت بە ژنانی تر لە شارەکان ترا یا لە منتەقاگەلێکی تر لە ئێرانە دەستاوەرگەلێکی کە هاورد یەکێکی ئەوەسە کە ئێمە بەڕاحەتی هەموو شتێکمان لە جمهوری ئیسلامی قبول ناکرد یعنی تا حتا فشار و ناوردای بۆ جمهوری ئیسلامی تا حتا زەربە و پێ نەگەیاندای عەقەبنشینی ناکرد عەقەبنشینی فرەکەم بوو لە جەوامعی کوردەواریە ئەوەیژە دلیلی محکەم بوونی کۆمەڵە وەک حزب کە بەهەرحاڵ پەرچەمداری جنبشی ژنان بوو پەرچەمداری حقوقی ژنان بوو و بووە باعثەوە کە ژنەکان ڕاحەتتر کەنجکەکان ڕاحەتتر بە دڵارەیی بە ڕاحەتی بتوان بێنە ناو سەفی پێشمەرگایەتی جا فەراموشی نەکەین سەفی پێشمەرگایەتی سەفی پیاوان بوو قەبلەن فقط پیاوانیان توانی بنە پێشمەرگا لە حاڵێکا وایە کرد کە ژنان بە هەرحاڵ چەکدار بوون شان بەشان ڕفیقەکانیان شان بەشان براکانیان شان بەشان هاوڕێکڕەکان زەحمەتیانەژە کاریانەکە لە شەڕەکانە لە هەموو شتێکە لە ئاگاهیە ئەو دۆران ئاسانێنەوە بۆ کۆمەڵە بەو پشتە فشارە مرتەجەعانەوە کە لە دەوروبەریا بوو ئەو جۆرەکە عەزیەتیانە کرد ئەو جۆرەکە تەبلیغی چودان ناشایستانەکە لە ڕابطەی کۆمەڵە کە حزبێکی کۆمونیستە لە ڕابطەی ئەخلاقی خانەوادگی نییە مەسئلەی ژن و پیا گەفتە مەسئلەی خۆش کوردرا و شەمانە ئەمانە گشتی تەئسیری بوو بۆ وەکە فشارێ بێرن بۆ کۆمەڵە ولی کۆمەڵە کۆڵی نەدا بەوە بازم ویسیا مقاومەتی کرد و ژنگەلێکە لەو سەردەما واقعاً تەلاشیان کرد بۆ ئاگاهیش سەفحی ژنانی تر و کۆمەکەن ئاگاهی سەفحی ئاگاهی ژنان فرەترکەنەوە زەحمەتی فرەیان کێشا واقعاً فرێک چوزانم مشکلاتی بوو لە سەر ڕێگەکەیانە کە توانیان خۆشبەختانە بە باشی بیوەنە بەرە بەرحاڵ لێرایسم دامەگەر دەست خۆش هاوڕێ ڕۆیە ئێوە بارودۆخی کۆمەڵایەتی سیاسی و ئابووری ژنان لە کوردستان چۆن دەبینن؟ عالم ئەرسەکە ئەلعانەکە باسیکەن عالم دەورانە بەهەرحاڵ هەروەوتم جمهوری ئیسلامی هەروە ئاسانی نەکردێتەوە وەعزیەتی بارودۆخی ژنان و چ لە ڕابطەی اقتصادیە چ لە ڕابطەی سیاسیەوانە لە کوردستانە بەڵام ژنانی کوردەواری
دروستە بێبەشن لە کارخانە لە فرێ شتەکانە لە بفرێ ئیمکاناتی ئیجتماعی بێبەشن مشکلاتی خاصی خۆیان نەست بە دەلایلی مەسئلەی جۆغرافیایە بە دەلیلەوە حکوومەتی ئیسلامی واقعانیش بەها نادا بە منتەقەی کوردەواریۆمانە بێکاری چودانم قەتڵگەل ناموسی مەسئلەی ئزدواجی منداڵانی کەنیشک ئەوانە گشتی هەست بەڵام خۆشبەختانە فرێک لە کچەکانەشی بیژن نسبەت بە دەورانی 57 ئاگاهترن باسەواتترن ئەلعانە مەسەڵەن دانوجوی فرەترمانە نسبەت بە گوزەشتە چوزانم سەتی ئاگاهیان فرەها لەسەرە و دوایەوە دروستە شاید کاریان نەوێ لە شرکەتکار یا لە کارگاڵکانە یا لە چیەکانە فرێک دەرسەدە فرەکەم کچان کارەکەن یا ژنان کارەکەن لە کوردەواریە بەڵام ئەوانیانە واهن لە ماڵا کارەکەن قاڵی بافیەکەن کارگەل دەسیەکەن بەوانە بەهەرحاڵ ئوموری خەرجی خۆیان بەدەستێرن حتا کومەکەکەن بە خانەوادا ژنگەلێک کەس کە واقعان لەبار اقتصادیە و کومەکەکە بە خانەوادا چونکە یاشوەکەی نەخۆشە یاشوەکەی لە دەستاگا یا کەسێکی نییەکە خەرجی بە مەجبورە بە هەرحاڵ بە هەر نۆعێ کار دەستفرۆشی بێ کار چوزانم قولاب دووزی بێ هەر شتێ بێ بیکات و بتوانێت خەرج خۆی بەدەست بێت لە مەسئلەی سیاسیە هەروەوتم بابدەلی جایگای مەخصوصی کوردەواری نسبەت بەوە کە ئەحزابی سیاسی تیابووگە و کاری کردگە و نزیک بووگە لە تەک ئەحزابی سیاسی و مەخصوصەن جریانی وەک کۆمەڵە بووگە و چەپەکانیش قەبلەن لێ نابووگەن بارودۆخێکی باشتر هێز لەو ڕابتە بەهەرحاڵ مردم ئاگادرە وەعزیەتی خۆی مەسئلەی اجتماعی مەسئلەی اقتصادی ئەوانە پێ ئاگان ئەزانن چۆنە شێختە دفاعکەن لە خۆیان ئەگەر اتفاقێک کەفێ مەسەڵەن لە ڕابتێ قەتڵی ناموسیا یا چوزانن لە ڕابتەی محیتی زیستە لە ڕابتێ مەسائلی بەهەرحاڵ حقوق نەگردن دەستمۆزدی خۆیان لە مەدرسە یا هەر شتێکە فوری ئەڕژنە خیابانەکان ئاعترازەکەن کارەکەن دوایەوە ئەوانە بووگە باعیسەوە کە بەهەرحاڵ لە فرێکدا هەست بیکەن وەلی ئەوە نییە کە بیژم 100% ئاسانە یا هەست ئەتوانن نەوانە بەڵام تەلاشەکەن بۆ ئەوە کە باشتر بێ باڕۆخی باشتریان بێ و ئەو بوونی ئەحزابە لە دەوران خۆیان مەخصوصەن کۆمەڵە لە ناو جامعە تەئسیرێکی فرە باشی دانیایە کە ژنانی کوردەواری بە تۆڕی ئام باشتر بن مەسەڵەن بۆ هەشتی ماش بۆ ئەوەڵی مایمێر ئەبینیم کە لە سەتحی مەسەڵەن جنگل ئینترنەتیە ژنان بەرحاڵەتە جەلسەگەل خۆیان یان گردگە شودانم بەرەو پیری وەختە هەشتی ماشۆ چووگن بەرەو پیری ئەوەڵی مایمێر چووگن لە محیتی زیستوانە لە تواوی ئەو جنبشکەلا کە مبارزەگەلە کە وجود هێست هانە سەف ئەوەڵە داوای حقوقی خۆیانەکەن ئەوانە جێگەی بەهەرحاڵ ئومیدە کە بەو وەعزیەتەوە کە جمهوری ئیسلامی دایسەفانگە بەسەریانە بەڵام دانەنیشکن و هانە سەف ئەوەڵەوە کارەکەن لەو ڕابتە. بەڵێ هاوڕە ڕۆیان من پێم باش بۆ لێرە شتێ بە قسەکانی ئێوە ئەزافەکەم خۆشتان باستان کرد کە کۆماری ئیسلامی هەر لە هاتنە سەرکاری بۆ سەر بۆ ئێران هێرشی کرد بەسەر کوردستان دوای ماوەیەک ئێعدامەکانی 67 بوو ئەم ڕژیمە بێچکە لە سەرکوب ئێعدام شکنجە چوزانم ئاعتیاد فاقر بێکاری هیچ دەستاوەردێکی نەبووە بۆ خەڵکی ئێران و بەتایبەت بۆ خەڵکی کوردستان هەر لەم ناوەیە ژنانێک دەبنە قوربانی بۆ نمونە لە کوردستان ئیسە خۆی زۆر ئاگاهانەوە سازماندەهی شدە مەوادی مخادر بڵاو دەکاتەوە مەسەڵەن خەڵک لەبەر نان لەبەر نەبوونی نان پەنا ئەبەن بۆ کۆڵبەری بێکاری لە ڕادەبەدەر خودکوشی هەمووی ئەمانە دەستاوەردی ڕژیمە و لەم ناوەیە ژنان دەبنە قوربانی هەر ئەو بێکاری و ئاعتیادە بۆ نمونە پیاوێک کە ئاعتیادی بێ بێکاری بێ لە ماڵەکەی خوشونەت هەیە کوشتنی ژنان بە بیانوی ناموس هەیە هەمووی ئەمانە دەستاوەردی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی وە خەڵکی کوردستان بە دەلیلی تەحەززوبی بوونی کۆمەڵگاکەی یعنی حزبی بوونەکەی زۆرتر لە ژێر فشاری کۆماری ئیسلامیدان هەر پێم خۆش بۆ شتانە باسکەم زۆر سپاس بۆ جوواوەکەت ئەگەر ئێوە شتێک هەیە فەرمونون. ڕاستەکەی وایە وەعزیەتی ژنان بە عام واسە مشکلات وتم پێوتم وەعزیەتی جۆگرافیایی کوردستان واسە بە هەرحاڵ بەداخەوە ئەوانە ئەو چگەلەکە ناویەوە بر وجود لە جامعەی کوردەواریە
ولی هەروایە وەختە وتم پێ وتم جامعەی کوردواری ئەو خاصیت خۆیە هەست کە ئەحزاب نزیکیان بووگە وای وای یانێ لە تەنگاتەنگا بە یەکۆ بووگن لە محیتگا دوو نۆگن وەک ئەحزابی تر لە مەناتق گەلێتری ئێرانە کۆمەڵە دروستە ها لە دەرەوەی کوردستانی ئێرانە بەڵام هەمیشە بە تەبلیغەکانی بە تەرویجەکانی بە تەلەڤیزیۆنەکانی بە کاناڵی ڕادیۆنەکان یا لە ناوماڵی مردمە ئەوانە تەسیریە نەقشی کۆمەڵە نەقشی حزبی چەپی چەپ ئێران بۆ حەدە نیوە کۆمەڵ هەست پشتیوانی کۆمەڵە لە جامعەی کوردەواری لە مەسایلیشنان لە دفاعی یەختە کۆڵبەران لە دفاعی چوزانە مۆختە کرێکاران ئەوانە گشتی نەقش دەلیلی است پشتیوانی کۆمەڵە است کە وەختە بەرهەڵ مردم ڕاحەت ئەتوانێ قسە بکە ئەوانە دەلیلی بووگە ئاگاهاریگەری کە کریاگە لە جامعە گەلتران هەبووگە ولی کوردەواری ئەو سفەتە باشیە هەست کە تەک مردمەکەی تەک حزبەکەیە بە یەکەوە هاتنە بەرە باتەوەژە بە توا و کەم و کەسریەکان بەڵام ناتوانین چاوکوچنین لەوە کە نەقشی مهمی کۆمەڵە لە جامعە چە بووگە یا نەقشی حزبی دموکراتیش حتا بە هەرحاڵ ئەویش جۆختە لە جامعەی خۆیان جین خۆی هەست و کاری کردە بووی کارم نییە لە سەر ڕابطەی مەسایلش دەنە ناتوانانی بیژی حزبی دموکرات ئەو نوع نەقشی بووگە لە جامعە لە مەسایلیش نانە وەک کۆمەڵە بووگە ئەسڵ ناتوانانی چونکی بە هەرحاڵ هەرچی بێژی حزبێکی بورژوازیە حزبێکی مەرسەلاریە ئەویش بە حەدی خۆی بەڵام خاستگەلێکی لە ڕابطەی مەسایلی ژنان کە بە لە حەدێکی عادیە نەئەترەوەکە وێلا قەتگەڵ ناموسی کیە ئەوە لەسەری قساکە حزبی کۆمونیستی ئێران کۆمەڵەس کە نزیکە بە مردمەکەیەوە لەسەر ڕابطەی مەسەڵەن ئەزدواجی وەختە مناڵان کێ قساکە فرەتری معلومە حزبی چەپە کە کۆمەڵەیاتیە چزان لە ڕابطەی مەسئلەی بێکاری ئێعتیاد چزانم نابەرابەری جامعە کێ قساکە ئەو حزب قساکە دروست ئەحزاب ولی ئەو جۆرەوە ئەم بافتەکەی تەک مردما هەست ئەو ئەحزابەکان ئەو بافتیانە نییە ئەشێ کۆمەڵە شانازیەش مەگەل کە هاینە ناو کۆمەڵەش شانازیکەین کە بەرها هاینە حزبێکە کە ئاوە پەرچەمداری نیمەی جامعەیە ئێرانە مەخسوسان کوردەواری بەڵێ من مەبەستم لەو قسانە ئەوە بوو کە سیاسەتی خودی ڕژیمە ئەگەر لە کوردستان ئەم مشکلاتە هەیە سیاسەتی خودی ڕژیمە بۆەوەی کە کوردستان لە دواوە بێڵێتەوە بۆەوەی کە کوردستان کۆمەلگایەکی حزبیە منزورم لەوە بوو زۆر سپاس لە قسەکانت هاوڕێ ڕۆیا یەک شتی پێی اضافە کە مەسئلە حەقۆ پیام ئەو مەسئلەکە یژی مەسئلەی جمهوری ئیسلامی وایە ئەو ئاگەهانەیەکە وەختی ئێژێ وەختی لە بڵنگۆکان یا ئێژێ من لە قەڵەم لە جیای قەڵەم بەمەدەست کوردچەکانی کوردستانیە و کوردە و ئەشێ بافور بەمەدەستیانە وەختم کۆنیشکێ یا کوڕێکی جوان ئەڕێتە زیندانەکان بانکە ئەسڵ سگاری ژیانەکەش ولی بەداخە وەختی تێنە دەرەوە محتادە ئاگەهانەیەکات بەخاترەوە فقط کە مەشغەڵەی مردمی کورد نەوێتە مەشغەڵێکی سیاسی بێتە مەشغەڵەیەک ئەوە کە بگەڕێ بە شۆن مەواد مخدرە نۆجوانەکان بەوە سەرگەرم بکە ئەگەر فشاری بێکاری هەست بە دلیل چە بەخاترەوە کە مردم نەتوانێت فرسەتەوەیانە نەوێت کە لەبار ئاگاهی سیاسی خۆیان بۆ نەبەرەوە لە تەلاشکەن بۆەوە کە مەسەڵەن تیکەنانە بێن نەبان سترەکانیان لە فرە وەختیژە ئەو وەختە بە هەرحاڵ وەختین بووگە پیرۆز بووگە لەو ڕابطە ئاگاهانە وەختە مەسئلەی بێکاریە لە جامعەی کوردەواریە ئەگەر واقعەنە وڵاتێک بکەم کوردستانیش بە جزۆی ئەو بێ ئەشێت تواوی ئەو ڕفۆرمگەلە تواوی ئەو مەسایلگەلە تواوی ئەو کارخانەگەلە توای ئەو چگەلە وا لە بەشەکانی تری ئێران هەستەشێت لەو بەشکەلیژا بێ ولی ئەو ئەزانێت کوردستان تایبەت بەخۆی هە کوردستان جایگایەکی مەخصوص بەخۆی هەست مقاومەتەکە لە بەرابەر حکوومەتی جمهوری ئیسلامیە و کردگی ژیان و هەر بۆ هەر لەحزێکە گەڕێکە بتوانێت لەو جەرەقەی هەڵسێتەوە کە بێتە مەیان بازە بەڵێ هەر چەند ڕۆژ لەمە بەرێت ئاعترازی معلمەکان بوو و ئاعترازی معلمانەوە بوو کە هەمومان لە چەند شاری ئێرانە بەتایبەت لە کوردستانیشا بوو ئەم ڕۆژ کە ئێمە بەرنامەکەمان زەفتەکەین ئێعدامێ بوو لە کوردستانە منزورمەوەیە کۆماری ئیسلامی لە هیچ شتێک سڵ ناکە بۆ ئەوەی کە خەڵک بترسێنە بەڵام خەڵکی کوردستان بوێرانە ڕاوەستن هەرەوەی کە لە انتخاباتەکان یا شرکت ناکەن نێژن بە کۆماری ئیسلامی ئەوە ترسێکە بۆ خودی ڕژیم و ئەزانێ خەڵکی کوردستان چەندە لە بەرابەریان مقاومەتن چون نیشانیان داوە لەم چەند ساڵی ئەخیردا و بەتایبەت لە ساڵانی پێشوویدا کە چۆنن لە بەرابەر کۆماری ئیسلامیدا
بەڵێ ئەخ نەزانم مردمی کوردستان بۆش بڕێ لە پای ڕێیەکان یۆختە دانیشە ڕێی با بکێ ڕێی با بە نمایندەیەک کە نابوت دەکا ڕێی با بە نمایندەیەک کە هیچ لە حقوقۆقەوە دفاع ناکە مردمی کوردستان ئاگاهانە نامە پای سنۆقی ڕێیەکان بەخاترەوە ئەو ڕێی بن بکێ هیچ حقوقۆقێکیان ناوێت نایتە مەیە ئەوان لە دەورانێکە فقط کە مەسئلەی ڕێگیری بێ مەسئلەی کوردستانیان بۆ مەترەحەوێ لە کوردستان مەسئلەیان نییە بجۆز فشار بجۆز شکنجە بجۆز عەزیەت بجۆز ئازار بجۆز نابەرابەری بجۆز فەقر چتریان ئەوردە بەرمەغان بۆ مردمی کوردەواری یا بۆ مەناطقەکانتری کوردستان جیاوازی تایبەت بەخۆی هەست نسبەت بە نینەکانتر بەڵام بە هەر حاڵ وەختەشێ کوردستان ئەو ئاگاهی باشی هەست کە بە هەر حاڵ بەڕێیەکەی نیشانی با کە من تۆم گەرەک نییە تۆ حکوومەتی من نیت من دەرخاستی ئەم حکوومەتە ناکەم نیشانە بە ئەمەڵکردەکانی هەرەوە کە ئەترازات وەختی تێنە بەر محیدی زیست مەسەڵە ئەوریانە هانن ناوخیابانەکانە یا لە ڕابطێ مەسئلێ دانشجویە بازنشەستەکان چزانم حقوقی معالمین کە ناویانەوە بوو پشتەوانە تۆری ڕژن یانە بۆ جەرەقا گەڕێ کوردەواری ئونگە زڵم و زۆری لێچووگە ئونگە نائەداڵەتی چەشکە لە عەرزیەم 43 ساڵە ناتوانێت هەروە چاومێتە یەکە ناتوانێت هەروە پشتی خەمۆ کاتەوە جمهوری ئیسلامی ئەزانێت ئەم وەحشەتێت لە جامعەی کوردەواری لە مەناطقی کوردستان بەڕاستی بەخاترەوە فشارەکەیش فراوێتەوە ئەگەر تەزاوراتێک لە منتەقەیەکی لە شارێکی وەک شار سنە بێ یا لە مەریوانە بێ نیرویەکی نظامی فرا ڕژنێتەوە منتەقە ئەترسێ ئەزانێت چەندێ وەختەشێ زەربە ئاخوا چەندێ زەربە ئاخوا بەخاترەوە گشتی نیروواکە بۆ واقعی شوێنەکان تروەها ناکات بۆ فشاری وەختە فرێتێرێتە سەر وەختە مەسەڵەن مەناطقی کوردەواری چونکە ئەزانێت کوردەواری جایگایەکی تایبەت بەخۆی هەست لە ئێران و ئەشێ بترسێتیش لەو مەسئلە بەڵێ هاوڕێ ڕۆیا بەڕای ئێوە بۆچی سەرڕای تێکۆشانی بزوتنەوەی ژنان بزوتنەوەکانی دیکە و چالاکانی چەپ لە بارودۆخی ژنان گۆڕانکاریەکی ئەو تۆ ڕووی نەداوە هیچ نایژین هیچ گۆڕانکاریەک نەبووە بەڵام ئەو تۆ نەبووە دەلیلەکەی چییە ئایا ئێوە بۆمان باسیکەن زۆر سپاس بە نەزەر منێکی پەراکەندگیە پەراکەندگی ئاعترازات و مبارزاتە بە تۆر کولی یەکێکیجی مەسئلەکە نەوە بە مەسئلەی تەبەقاتی ئەگەر مەسئلەکە بێتە مەسئلەی تەبەقاتی بێتە مۆزوعێکی تەبەقاتی وەختی ئاعتراز لە ڕابطێ مەسەڵەن مەسائل دانشجویە هەست وەختی لە مەسئلەی بازنشەستەکانە هەست لە وەختی لە ڕابطێ بێکاریە هەست ئەو مۆزوعە بێتە مۆزوعێکی تەبەقاتی و لە ناو یا ئەو مەسائلگەلە فرەتر ڕەنگ بدرگێتەوە مەخسوسا مەسائلی حقوقۆقی ژنان بە هەر حاڵ گشتی پشتیوانی کردێت ئەتوانێت ڕاحەتتر بتوانێت ئەو شتە دەست بێرێت بەڵام تا ئەو وەختە مەسئلەکە مەسئلەیەکی پەراکەندەس جەم و جۆ نییە هاوبەستگیی وها نییە بەداخەوە مە شاهدی ئەواوین شاید ڕفرمگەلێکی بچووک بەدەست بێرن لە بازە وەختراوتم پێ ئاعترازاتی فرا هەست لە جامعە دەوری ئەم 43 ساڵا بووگەوە ئەدامەدارە و ئەدامەداریش ئەوێت بەڵام دلیلی وەختەکە بە قەڵەپی خۆت فرە بۆ دەستاوەرێکی باشی و بەرچاوی نییە فقط دلیلی ئەوەسە دوایەوە نیروگەل چەپ یان نیروگەلین ئەو جۆرەوە کەشە لە جامعە بنج لە جامعە نین متشکل نین یان متشکل نین واقعا متشکل نین یەکێکی دوورن لە یەکترین دوایەوە یەکی شتێتیش کە لە جامعە هەست ئەوەسە کە مردم بە تۆرکولی خۆی ئاگاهیان هەست بەڵام وەختی ڕەحبەرێکی مشخصیان نییە هەر کەسێ بە نۆعێک کێشە سەفەکان جیاکەنەوە مەساڵ چزانم چەپەکان بە قسێکەکەن سەڵتەن تەڵەبەکان شتێکێژن جەماعەتی حزب دموکرات شتێکێژێ نەزانم مجاهدین شتێکێژێ ئەم پەراکەندگیە لە ناو جامعە بووگە باعثەوە کە نەتوانی
جەم و جۆر بیت یان ناتوانانی کە مەسەڵان وەختە ئەم ئاعترازاتە جەمە بکەیت و بتوانانی دەستینەکانی بە دەستاوەردەکانی باشتر بیوینی بە نیشانی بیت ئەوانە بووگە باعثەوە من وازانم ئەگە گەرەکەوە بێ تەغییراتێ بیت ئەشێ مەسئلەکە مەسئلەکی تەبەقاتی کەیت ئەشێ مەسئلەکە بێتە باعث ئەوە کە مەسەڵەن قەتڵی ناموسی لا برگێت ئزدواجی مناڵ لا برگێت حقوقی ژنان بەخۆی بدرگێت چزانم ژن ئیجازەی بێت دەخاڵەتگەر بێت لە مەسئلەی اقتصادی لە مەسئلەی سیاسی لە مەسئلەی جامعە تو ناتوانی وەختە نیمەی لە جامعەن نادیدە بگری تەوەجۆی پێ نەکەی نەیخەیتە سەفەی خوان ئەوانە ئەوێتە باعثەوە کە ئەم پەراکەندیە بەدەست بێت ئەگەر پەراکەندگی نەوێ ئەگەر مەسئلەیەکی مەشغەڵەیەکی تەبەقاتی بێت بە یەکەوە هاوکاری کرگێت ئەو کۆمەکەکە تۆ ئەشی من وازان مەشێ تەبەقەی کرێکار ئەم دەورە فرەتر نەخشێکی فرەتر ئیفاکە لەو ڕابتە مەسئلەی ژنانە شەقاتە دەستورکاری ئەم مەسئلەی قەتڵی ناموسیەشی ئاگاهانە هەرەکەت کا بۆی لە ناو مردمەکەیە لە ناو کرێکارانە هەرەکەت کا بۆی کە ئەمە نەمێنێ لە جامعە مەسئلەی خودکوشی ئەشی ئینسانی بۆشی وایە پێ بێ کە دەست با بە خودکوشیەوە ئەم مەسئلەیەکی تەبەقاتیە پس ئەشی وەختە چێ بۆ بکەیت کاری بۆ بکەیت بە هەرحاڵ ئەگەر مەسئلەی چودان وەختە لە فرێ مەسایلە ئەم مەسایل لەشی گشت دەست با محیطی زیستی فقط پیاوان نیە محیطی زیستی ژنانە محیطی زیستی مناڵانە پس ئەشی لەبانیەوە کار کردێت ئینسانێک کرێکار وەختێ ئاگاهی ئەوەیە نەوێت کە ئەشێ دفاعک لە حقوقی ژنەکەی یا لە کەنجکەکەی ئەوێتە مشکڵ ئەم مشکڵی جامعە تۆشی ئاگاهی بێ بۆ کرێکارە کە دفاعکە لە حقوقی ژنەکەی لە کچەکەی کە بتوانێت بڕێتە بەرەو جامعە هەرچی جامعە فرەتر بە ئاگاهتر ئاگاهانەتر ڕەفتارکە دەستاوەردەکانیشی باشترە هەرچی ژن و پیاک فرەتر نزیک بە یەکەوە بنەوە لە ڕابطەی مەسایلی اقتصادی و سیاسی جامعە دەستاوەردی جامعەش باشترەوێ ئیمکاناتی جامعەش باشترەوێ ئینسانەکان حاڵیان باشترەوێ من وازانم ئەم پەراکەندی دیێسە کە بووگە باعثەوە کە دەستاوەردەکان بۆ حەدە نەبێت و حکوومەتی فراموشی نەکە حکوومەتێکی مەرسالارەی چزانم ئیسلامگەرای لە وجودی است کە بە تواوی فشارەکانەوە فشارە خاتە سەر جامعە کە نەتوانێت ئەم دەستاوەردە لە بە جەم بێتەوە نەتوانێت بەڵێ هەر منزورتان سەرکوبی خودی ڕژیمە لە هەر ناڕزایەتیەک یا ماعترازێک بۆ نمونە لە 8 مارس بێژین ئەگەر ڕۆژێکی تایبەتە ئەگەر خەڵکانێک کۆ دەبنەوە مەراسمێک لە دەگەگرن یام 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار زوو سەرکوب و سەرکوبیانەکە یام دەستگیریانەکە ئەمانە خۆی ناتوانێت بێتە بایسیەوە کەمتر بتوانن کارکەن بۆ بارودۆخی ژنان یام هەموو بزوتنەوەکانی دیکە ئیسلامی هەر پوڵێکی مەخصوص اختصاص داگە بەوە کە فقط کاری ئەوە بێ کە بەرحاڵ زۆم زۆر کات ئەو مبارزەکە لە بخەفنێت هیچ وەخت ناتوانێت وەختێ کارێواکە فعالیەتی جنبشی جنان محیطی زیست هەر کامی سەخترە کاتە بۆ وانە کارێکی کردگە کە بە هەر حاڵەختە ئەو فشارگەلە بێتە سەری کە مردم متحد نەبێت وەختی کە تۆ ئاوا فشارەوە بەسەرەوە بێت ناتوانیت ولی بە هەر حاڵ با تەوەجۆ بۆ گشتە فشاری ژەوا جمهوری ئیسلامی شار تێدا خەم بۆ خانەوادەکان وەختە زەمانێکی عادیان بێ ژن و پیاک بەلای دەستێکەوە بەخاترەوە بڕش بێتە ناو قینەکەی مردمەکەی بگرێت ئیستا تا بڕستت بە مەسئلەی ڕۆژی 8 مارس تا ڕۆژی ئەوەڵی کرێکار ئەو بە هەر نوعی گەرێکی وەختە مردم زۆڵم و زۆر کات و خەفەقان بێرێت و ترس لە ناو جامعە ئیجاد کات بەخاترەوە مردم وەخت و زەمان ئەوەیانە نەوێت کە فعالیت سیاسی کەن یا فعالیت جنبشی کەن یا بێنە دەرەوەی اعتراضات کەن خۆی یەکێ لە عاڵەمەوانە سا خۆی قانونی وەختە مناڵ کەنیشکی سنی کەم وەختە ئەزدواج کردێت خۆی دفاع یەکێ لەوانە عاملی دەست پیاوی باس کردووە کە ژنەکەی کوژێ کەنجکەکەی کوژێ بدون ئەوەی وەختە بەهاکی سەنگین پەس بنەوە خۆی مەسئلەی وەختە فەرقی بینی ژن و پیاگی دانیای حتا لە ڕابطەی ئێرسە من ئەو ئێرسەوە براکەم ئێگرێ من نایگرم ئەو کردی قانون تۆ گەرەکەوە بە تەغییر بێ ئەشی وەختە تەغییراتێ بێ لە قانونە کە بتوانن دفاعکە لەم چرگەلە
بەخۆی ئاگاهانەیەکات ئێمەشی وریابین ئێمەشی هەم بەستگیمان بێ ئەش تەبقەی کرێکارەشە خۆی هەم بەست باشە هاوڕێ ڕۆیا ڕێگا و ئەرکی چالاکانی مەدەنی و بواری ژنان هەروە هێزە چەپەکان لەم بارەدا چییە؟ بە نەزەر من نقطە ئەرکی ئام دەورەی ئێمە چە چەپەکان بە ئام بە گشتیان چه ئینسان گەلێکە ئازادی خواه بن چنێکە باوەڕیان بە مەسئلەی ئینسانی بێ مەسئلەی ئاگاهکەراییە ئەوە کە بەهەرحاڵ فرەتر ئەم مەوزوعەی جامعە مەوزوعەی ژنان بخاتە مەوزوعێکی تەبەقاتی فشارێ فرەتر بێرە بۆ حکوومەت بۆ تەغییردانی فرێک لە مەسائلی قەوانی کە بتوانێت چتگەل باش جێنشینی کات ئەشە لە ئاعترازاتەکانە ئاعترازگەلێ بێ کە بەهەرحاڵ شتەکان بێ کە بە نەفعی تەبەقەی کرێکار بێ بە نەفعی تەبەقەی ژنان بێت ئەو زۆم و زۆرگەلە بە ئاسانی ناچێت ئەگەر کاری بۆ نەکرێت ئەگەر هاوپشتی نەکرێت وەختی ئاعترازێک ئەکرێت لە ئێرانە یا لە کوردەواریە فەوری ئەنعکاسەکەی ڕوو بە دەرەوە هەست ئێمە وەک جنبشی ژنان یا وەک بنیامگەلێکی سیاسی ئەشی کارمان ئاگاهکەرایی بێ ئەمانە نیشانی بێن ئەنعکاسی بکەین بەر دەرەوە یعنی فشارێ فرەتر بکەین ڕاهنمایی بین هاوکاریان بکەین بە چەند نوع ئەتوانین تێکیانە هاوبەستگی بکەین ئەم مەسایل لە فرە مهمە کە بتوانین کە فشارێ فرەتر بە حکوومەت بێری بۆ عەقەبنشینی ئەم دەورەی ئاگاهکەراییە دەورەی وەسە کە بە یەک و هاوکاری بکەین دەورەی وەسە کە بەهەرحاڵ بتوانی لە بەرابەر مقاومەت بکەی لە بەرابەری ئەو گشت جەهل و نادانی و زەمو زۆرە کە جومهوری ئیسلامی ئەیکا بێت ناتوانین دەستمیتە باندەسیەکە و ناتوانین وەختە چاوپوچنی 43 ساڵە ئەو لەبەر زەمو زۆرەکە بە ئینسانەکە بە خۆشبەختانە ئێژم مردمی ئاگایی ئێران لە تواوی ئەرسەکانە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ لەهێنی مبارزەیان فرەتر و فرەترە بێتە یعنی تێنە دەرەوە ئاعترازەکەن بە فرێک مەسایل حەقی حقوق ڕاستەکە حەقی حقوق من کارەکە بەهەرحاڵ حەقی خۆمەکە حەقی دەستمۆزەکەم پێ بن کە کرا ماڵەکەمی پێ بن نان بێرم بۆ مناڵەکەم داوی مناڵەکەم سێنە وەختی نایەن پێت ئەوێتە ئاعتراز ئەوانە گشتێت بایسەوە وە خۆشبەختانە ژنان ئەم دەورە مەخصوصان چەند داهەیە ئاخرا واقعاً لەسەر ئەوڵی مبارزاتەوە بووکن پشتیوانی شوەکانیان بوون کە لە کارخانەکانە دەرکریاکەن پشتیوانی وەختە پشتیوەکانیان بوون یا براکانیان یا باوەکانیان بوون کە وەختێ بێکار کریاکەن لەو سەفگەلا بووکن ئەشی وایژە بێت پس جنبشی ژنان و پیاوان هەتیانشە بە یەکەوە هاوکاریکەن پشتیوانیکەن کە بتوانن ڕاهەیان بێت لەم زەمو زۆرە بەڵێ هاوڕێ ڕۆیا من پرسیارێکە منەماوە ئەگەر خۆتان شتێک هەیە کە بە قسەکانتان ئیزافەیکەن فەرموون یەک دنیا سپاس بۆەوە کە منتان داوەت کرد خۆشحاڵ و بەهەرحاڵ لەم بەرنامە شرکەتم کرد و تەشەکرەکەم لەوانی ژەوات تواشامانەکەن بینەندەیەمان بینەندە ئەم کەناڵنا آخر قسەم فقط ڕۆسە داوای هاوبەستگی بەهەرحاڵ سازمان یافتەتر بێ بە یەکەوە هاوکاری بکەین بۆ نابودبوونی ڕژیمی جمهوری ئیسلامی بە ئارزووی موفەقیەتی تەبەقەی کرێکار ئومیدوارم مەشغەڵەی ژنان بێت مەشغەڵەی ژنان و پیاوان بێتە مەشغەڵەیەکی تەبەقاتی لە جامعە بۆ سەرفەرازی یەک دنیا مەمنون زۆر سپاس بۆ ئامادەبوونت هاوڕێ ڕۆیا خۆشبێ یەک دنیا مەمنون بۆ تۆ خەسە ژنەوی دەسە خۆش بێ شەکرەکانی ژە بۆ تووە ئەم زەحمەتە کێشاییانەکەمیان داوت کرد بۆ لای زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ ڕۆیا مەحموودی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان میوان بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری هەتا بەرنمەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵاوە.